ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی دەڵێت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێشەنگی ئەو وڵاتانەدان لە بەکارهێنانی سزای مەرگدا. ڕێژەی لە سێدارەدان لە ساڵی 2022دا بە ئەندازەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. لە ئێران لە ساڵی 2021دا 314 کەس سزای مەرگی بەسەردا سەپێنرا و ئەو ژمارەیە لە ساڵی 2022دا بەرز بووە بۆ 576 کەس. لە عەرەبستانی سعودیا ژمارەی لە سێدارەدان سێ هەندە زیادی کردووە لە 65 کەسەوە لە ساڵی 2021 بەرز بۆتەوە بۆ 196 کەس کە لە ساڵی 2022دا لە سێدارە دراون. بەرزترین ئاستی لە سێدارەدان لە ماوەی 30 ساڵدا تۆمار کراوە. زۆربیان بە تاوانەکانی پەیوەست بە مادە هۆشبەرەکانەوە لە سێدارە دراون. جگە لەمە پێویستە ئەوە لە یاد نەکەین سزای لە سێدارەدان بەردەوام وەک ئەمرازێکی سەرکوتکردنی دەوڵەت بەکارهێنراوە. بۆ نمونە بینیمان لە کۆتایی ساڵی پاردا ئێران خەڵکی دەستگیر دەکرد و سزای لە سێدارەدانی بەسەردا جێبەجێ دەکرد. تا ساڵی 2023 سزای لە سێدارەدان و فەرمانی لە سێدارەدان بە زۆری بەردەوام بووە. بەداخەوە سزای لە سێدارەدان لە ئێراندا زیاتر لەسەر کەمینەتەوەکان و کەمینە ئاینیەکان جێبەجێ کراوە. هەمان ڕۆژ لە عەرەبستانی سعودیەشدا دەبینرێت. لە ڕاستیدا لە تەنها یەک ڕۆژدا لە ساڵی 2022دا 81 کەس لە سێدارە دراون. نیوەی ئەو ژمارەیەش کەسانێک بوون سەر بە کەمینەی شیعە ئاینزاکان لە سعودیا. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی دەڵێت زۆر ڕوونە کە چین وەک وڵاتێک دەمێنێتەوە کە زۆرترین لە سێدارەدانی تیادا ئەنجام دەدرێت. هێشتا چین وەک ئەو وڵاتە دەمێنێتەوە کە بەنهێنی ساڵانە هەزاران کەس لە سێدارە دەدات. ژمارەکان زۆرن، بەڵام بەڕاستی ئێستەمە ژمارەیەکی دیاریکرا و دابنین بەهۆی ئەوەی لە سێدارەدانەکان نهێنین. ئێمە پشتڕاستکردنەوەی فەرمیمان هەیە کە لە دەسەڵاتدارانەوە دێت کە لە سێدارەدان بە تاوانەکانی پێیوەست بە مادە هۆشبەرەکانەوە ئەنجام دراون. بۆ نمونە سزای گەندەڵی لە سێدارەدانە، بەڵام هێشتا ژمارەکان بەنهێنی مامنەتەوە. بەکارهێنانی سزای لە سێدارەدان لە کۆریای باکوور و ڤێتنام بەنهێنی پەردەپۆش کراون. ئەو وڵاتانەی کە کودەتای سەربازی تیاندا ئەنجام دراوە ڕێژەی لە سێدارەدانیان بەرز بۆتەوە. میسر لە ساڵی 2022دا 24 کەسی لە سێدارەداوە. میانمار لە وەتەی ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردووە دەستی کردوتەوە بەکارهێنانی سزای لە سێدارەدان. لەنێ ئەو کەسانی سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە چالاکوانی دیموکراسی کیامین و پەرلەمانتاری پێشوو ماون کیاو لە ئەمریکا ژماری ئەو کەسانی کە لە سێدارە دراون لە 11 کەسەوە بەرز بۆتەوە بۆ 18 کەس. ئێمە هێشتا دووەم گەورەترین ژمارەی سزای لە سێدارەدانمان هەیە لە مێژووی ئەم دوایەی سزای لە سێدارەدان لە ئەمریکادا. ئەمەش پێمان دەڵێت کە دید و بۆچوونی سزای لە سێدارەدان گۆڕاوە لە نێو ئەو دەستەی سوێندخۆرانەدا کە لەسەر سزاکان کۆ دەبنەوە. لە کاتێکدا راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی تەنها باز لە ساڵی 2022 دەکات، بەڵام لە ساڵی 2023دا ژمارەی لە سێدارەدان لە ئێران بەردەوام لە هەڵکشاندایە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە داوای ڕاگررتنی ئەو کارەیان کردووە، ئەم ساڵ لایەنی کەم 209 کەس لە سێدارە دراون. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی هێنری ڕێجوەڵ، دەنگی ئەمریکا، لەندەن.